ئازیزانم لە هەر کوێیان سڵاوتان لێبێ خۆشحاڵین جارێکی تر لە بەرنامەی ژینگە پارێزی بە دیدارتان شاد دەبینەوە. ڕۆژانە پاشەڕۆکانی شاری سلێمانی چی لێ دەکرێت و بۆ کوێ دەبرێت و چەند تەن لە زبڵ و خاشاک کۆ دەکرێتەوە. تایبەت بەم پرسە راپۆرتە بینین پاشان بە دوواداچوون دەکەین. پاشماوەی هەرتاکێکی باشووری کوردستان چوارهێندەی ستانداردی جیهانیە. هەرتاکێک لە باشووری کوردستان ڕۆژانە زیاتر لە 1 کیلۆ 200 گرام پاشماوەی هەیە و بەپێی ئاماری وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاریش ڕۆژانە 7500 تەن زبڵ و خاشاک لە ڕێگەی کۆمپانیاکان و تیمەکانی شارەوانیەوە کۆ دەکرێتەوە. لە شاری سلێمانی ڕۆژانە 1200 تەن زبڵ و خاشاک هەیە. لە شاری هەولێر ڕۆژانە 2000 تەن زبڵ و خاشاکەیە. لە شاری دهۆک ڕۆژانە 800 تەن زبڵ و خاشاکە. لە شاری هەڵەبجە ڕۆژانە 90 تەن زبڵ و خاشاکە. کارگەی ڕیسایکلین یا دووبارە بەکارهێنانەوەی خاشاک پرۆسەیەکە تێیدا پێگاتەی زبڵ و خاشاک لە یەکجیا دەکرێنەوە و دووبارە سوودیان لێ وەردەگیرێتەوە. لە باشووری کوردستان چەندین کارگەی بچووک دووبارە بەکارهێنانەوەی خاشاک لە شار و شارۆچکەکان هەیە، لەگەڵ 3 کارگەی گەورە لە شارەکانی سلێمانی، دهۆک، ئاکرێ کە بەشێک لە پاشماوەکان ڕیسایکلین دەکا. کارگەی گەورەی دووبارە بەکارهێنانەوەی خاشاکی دهۆک لە ساڵی 2012 دامەزراوە و ڕۆژانە توانای ڕیسایکلینی 500 تەن زبڵ و خاشاکی هەیە. کارگەی گەورەی دووبارە بەکارهێنانەوەی خاشاکی ئاکرێت لە ساڵی 2015 دامەزراوە و ڕۆژانە توانای ڕیسایکلینی 250 تەن زبڵ و خاشاکی هەیە. بەردی بناغی کارگەی گەورەی دووبارە بەکارهێنانەوەی خاشاکی شاری سلێمانی لە ساڵی 2014 دانراوە و ڕۆژانە توانای ڕیسایکلینی زیاتر لە 1300 تەن زبڵ و خاشاکی هەیە، بەڵام بە فەرمی دەستی بەکارکردن نەکردووە. لە شارەکانی هەولێر و هەڵەبجەی شەید و ئیدارە سەربەخۆکان و زۆنەکانی تری کۆکردنەوەی زبڵ و خاشاک کارگەی دووبارە بەکارهێنانەوەی خاشاک نییە و هەرچی ئەو زبڵ و خاشاکەش هەیە کۆ دەکرێتەوە بە شێوەیەکی نادروست دەکرێت بەژێر خۆڵەوە کە زۆر جار ئاگر دەگرێت. سنووری شارەوانی سلێمانی لە ڕۆژهەڵاتەوە تا عەربەد و لە ڕۆژئاوە تا تاسڵجە درێژ دەبێتەوە. لە ڕێگەی 5 کۆمپانیاوە کار بۆ پاکردنەوەی شاری سلێمانی دەکات و تیمەکانی شارەوانی لە ڕێگەی 1600 ژینگە پارێز و 550 ئامێرەوە زبڵ و خاشاکی شاری سلێمانی کۆ دەکەنەوە و دەهێنن لە تانجەرۆ فڕی دەکەن و بەژێر خۆڵەوەی دەکەن. بۆ ماوەی زیاتر لە 16 ساڵە زبڵ و خاشاکی شاری سلێمانی لەم ناوچەیە کە تانجەرۆیە کۆ دەکرێتەوە. ڕۆژانە 1200 تۆن لە زبڵ و خاشاک لێرە فڕێ ئەدرێت و هەروەها دەکرێت بەژێر خاکەوە و پاشماوەی هەر تاکێک کیلۆیەک و 200 گرامە. ئەم ناوچەیە کە لێرە زبڵی لێ کۆکرێتەوە ئەتوانین بڵێ شاخێک لە زبڵ یان شارێک لە زبڵی دروست کردووە. زیاترە و پاشماوانەی کە بۆ ئێرە دەهێنرێن و دەکرێن بەژێر خۆڵەوە پاشماوەی ئاساین، وەک کارتۆن و کاغەز و پلاستیک و هەروەها وەکو شوشە و پیل و پاتری ئامێرە ئەلکترۆنیەکانیشی تایە کە ئەمایان نەتوانین بڵێن مەترسیدارترین جۆری پاشماوان کە لێرە هەن و دەکرێن بەژێر خۆڵەوە. جگە لەم پاشماوانە پاشماوەی بینا و باڵەخانەکانیش بۆ ئێرە دەهێنرێن و دەکرێن بەژێر خۆڵەوە. سوتانی زبڵ و خاشاکەکانی شارەکان لە ڕووی تەندروستیەوە یارمەتی دەردەبێت بۆ توشبوونی دانیشتوان بە نەخۆشیە مەترسیدارەکانی وەک کۆلێرا، پەتا، نەخۆشی سیەکان و شێرپەنجە کە لە هەمویان مەترسیدارتر و بەربڵاوترە. خەرجی کۆکردنەوەی زبڵ و خاشاک لە باشووری کوردستان دەگاتە 12 ملیار دینار. لە جیاتی ئەوەی زبڵ و خاشاک بکرێتەوە پارەی لێ خەرج دەکرێت. بە نمونە لە وڵاتێکی وەک ئەڵمانیا
قەبارەی داهاتی ساڵانەی خۆڵ و خاشاک گەیشتۆتە 42 ملیار دۆلار. ئەڵمانیا وای لێ هاتووە خۆڵ و خاشاک لە وڵاتانی دراوسێ دەکڕێت. بە شێوەیەکی گشتی لە باشووری کوردستان نادروستانە مامەڵە لەگەڵ زبڵ و خاشاکدا دەکرێت و شوێنی فرەدانی پاشماوەکانیش پارێزراو نییە و زیانی زۆری هەیە بۆ ژینگە و تەندروستی هاوڵاتیان. دەکرێت لە ڕێگەی زیادکردنی کارگەی ڕیسایکلین کێشەی زبڵ و پاشماوەکان چارەسەر بکرێت و ژینگە بپارێزرێت لە پیس بوون. لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانیشدا هاتووە کە بایەخ بە دامەزرانی کارگەی ڕیسایکلین لە شار و شارۆچکەکانی هەرێم دەدا، بەڵام دوای تێپەڕبوونی 3 ساڵ هەتا ئێستاش هیچ کارگەیەکی ڕیسایکلین بنیاد نەنراوە. هەندێک جار لێرە ئاگر دروست دەبێت بەهۆی مەترسیدارترین ئەو پاشماوانەی کە لێرە فڕێ دەدرێت، بە تایبەت وەکو پیل و پاتری کە لە ڕێگەی تیشکی خۆرەوە کارلێک دەکات و دەبێت بەهۆی کەوتنەوەی ئاگر. و هەروەها ئەو مادە خۆراکیانەی کە لێرە فڕێ دەدرێت لەگەڵ چەندین مادەی تر پێکەوە گازی میسان دروست دەکەن، ئەمەش دەبێت بەهۆی کەوتنەوەی ئاگر کە زۆر جار کۆنتڕۆڵکردنی ئەم ئاگرە زەحمەت دەبێت. وەکەوەی لە ساڵانی پێشووترا بینیمان کە بۆ ماوەی چەندین هەفتە ئاگر لەم ناوچەیە بەردەوامی هەبوو و لەلایەن تیمەکانی بەرگری شارستانیەوە بە زەحمەت توانرا کە کۆنتڕۆڵ بکرێت. سەرەڕای بەستنی دەمامک بۆنی ناخۆشی ئێرە بە جۆرێکە کەم کەس دەتوانێت بۆ ماوەیەکی درێژ تێیدا بمێنێتەوە مەگەر زۆر ناچار بێت. خۆزگە کامێراکانمان توانای گواستنەوەی بۆنی هەبوایە بۆی ئەو بۆنە ناخۆشی ئێرەمان بۆ بینەران بگواستایەتەوە، بۆی لە دۆخی ئەو کەسانە تێبگەیشتنایە کە لێرە کار دەکەن یان شوێنی نیشتە جێبوونیان لێرەوە نزیکە. هەر زبڵ و پاشەڕۆیەکە لە هەر ناوچەیە کۆ دەکرێتەوە چڵکاو یان ئەم ڕەشاوی لێ دروست دەبێت. وەکەمەی کە ئێستا لەسەر پاشەڕۆکانی ناوچەی تانجەرۆ لێرە دروست بووە کە یەک جۆگە لە ڕەشاوی دروست کردووە. ئەم شوێنەی کە ئێمە لێ وەستاوین سەر لقی تانجەرۆیە لە ناوچەی تانجەرۆ. تەواوی ئەم ڕەشاوە دەڕژێتە ناو لقی تانجەرۆوە و لە ناو لقی تانجەرۆشەوە تەواوی ئەم ڕەشاوەی پاشەڕۆکانی شاری سلێمانی کە لێرە فرەدراون دەڕواتە ناو بەنداوی دەربەنی خانەوە. هاوکات ساڵانە بەشێکی زۆر لەو زیندەوەرانەی کە لە ناو ئاوەکەدا هەن لە ناو دەچن. جگەلەوە بەشێک لە خەڵکی ئەم ناوچەیە بە تایبەت لە ساڵانی ڕابردووە ئەم ئاوەیان بۆ کشتتوکاڵ بەکارهێناوە و بەشێک لەم ڕەشاوە بە ناو زەوێ کشتتوکاڵەکانە تێپەڕێت تا داغڵ بە لقی تانجەرۆ دەبێت. وەمە کاریگەری لەسەر ئەو زەوێ کشتتوکاڵانەش دروست دەکات. جیا لە لقی تانجەرۆ و ئەو زەوێ کشتتوکاڵانەی کە لەم ناوچەیە هەیە هاوکات کاریگەری لەسەر ئاوی ژێر زەویش دروست دەکات. ڕەنگە بە چەند سەد مەترێک لە نزیکی ئەم ناوچەیەوە ئەگەر بیر لێ بدرێت لە جیاتی ئاوی پاکش ڕەشاوی زبڵەکەی تانجەرۆ بۆ بێتە دەرەوە. پێویستە خەڵکی ئەو ناوچانەی کە لەسەر لقی تانجەرۆن یان لە ڕێگەی ئەم لقەوە ئاوی خواردنەوەیان دەسەکەوێت سەردانی ناوچەی تانجەرۆ بکەن بۆی کە بزانن لێرە چ کارە ساتێکی گەورەی ژینگەی ڕوەدات و دڵنیا بنەوە لەوەی کاوان چ جۆرە ئاوێک دەخۆنەوە. لە پشتی منەوە پاشماوەی ئاسایی هەیە. لەگەڵ هەبوونی پاشماوەی ئاسایی لەم شوێنەی کە لێی وەستاوین پاشەڕۆی
یان پاشماوەی نەخۆشخانە و مەڵبەند و تاقیگە تەندروستیەکانی شاری سلێمانی لێ کە لێرە فڕێدراوە. ئەم پاشەڕۆ پزیشکیانە ئەکرێ لە ڕووی بڕەوە کەم بن، بەڵام لە ڕووی جۆریەوە زۆر ترسناکەن و ناکرێت ئەم پاشەڕۆ پزیشکیانە لێرە بەم جۆرە فڕێ بدرێت کە هەموو جۆرە پاشەڕۆیەکی پزیشکی لێیە. لە ناو نەخۆشخانەکاندا چەندین سەلەی تایبەت بە کۆکردنەوەی ئەم پاشەڕوانە هەیە. ئەو سەلانەی کە زەردن و ئەو عەلاگانەی کە زەردن تایبەت بە پاشەڕۆ پزیشکیەکان بەکارەهێنرێن، وەک ئەوەی کە لێرە دەبینرێت زۆربەی ڕەنگی ئەو عەلاگانەی کە لێرن ڕەنگ زەردن. لەلایەن ئەو ئاژەڵانەی کە لێرن بە تایبەت لە جۆری سەگ بەشێک لەو عەلاگانە دڕێنراون، وەک دەبینرێ لێرە جگە لە حەپ و دەرزی و چەندین جۆر لە دەرمان لێرە پاشەڕۆی تاقیگەکانیش دەبینرێت لە جۆری خوێن و چەندین پاشەڕۆی تر کە لە هۆڵی نیشتەرگەریەکانەوە ڕاستەوخۆ هێنراون بۆم شوێنە کە بە هیچ جۆرێک نابێت لێرە فڕێ بدرێت. ژێری هەموو ئەم پاشەڕۆ پزیشکیانە بریتە لە ئاو کە زۆر جارەمە لە ڕێگەی باراناوەوە تێکەڵ بە سەرچاوە ئاویەکان دەبێت، بە تایبەتن لقی تانجەرۆ و لەوێشەوە دەڕژێتە ناو بەنداوی دەربەندی خان کە ئەمە سەرچاوەی ئاو پیس ئەکات. و زۆر جار ئەم پاشەڕۆ پزیشکیانە ئاگر ئەگرن بەهۆی دروستبوونی ئاگرەوە مەترسی ئەم پاشەڕۆیانە لە ناو ڕەگەزی هەوا بڵاو ئەبێتەوە و ئەبێت بە هۆکار بۆ توشبوون بە نەخۆشی شێرپەنجە. بە پێی وتەیەکێک لەو شایەت حاڵانی کە چاومان پێیکەوت و ئێمە دەڕۆینە بەشەکانی ئەولاتر بزانین لەو ناوچەی تر یان لەو بەشانەی تر ئێمە چی دەبینی لە پاشەڕۆی پزیشکی. لێرە هەموو جۆرە پاشەڕۆیەکی پزیشکی فڕێدراو دەبینرێت کە بەشێکی کراوە بەژێر خۆڵەوە و بەشێکی تریشی نەکراوە بەژێر خۆڵەوە، وەکەوەی کە لێرە دەبینرێت وەک سرنج، شروب، ئاو و هەروەها حەبوو و چەندین جۆر لە دەرمان و کەرەستەی تری پزیشکی. و هەروەها لێرە چی دەبینرێت؟ لۆگۆی وەزارەتی تەندروستی دەبینرێت کە لە ناو ئەم پاشەڕۆ پزیشکیانە هەیە و لێرە فڕێدراوە کە تەواوی ئەم پاشەڕۆ پزیشکیانەش تێکەڵ بە پاشەڕۆی ئاسایی بوون، واتە هیچ جیاوازیەک نییە لە نێوان پاشەڕۆ ئاسایەکان و پاشەڕۆ پزیشکیەکانە، هەمویان تێکەڵ بوون و هەمووشیان ئەگەر ئەم ناوچەیە ئاگر بگرێت ڕەگەزی هەوا پیس ئەکات و ئەگەر باران ببارێت تێکەڵ بە سەرچاوی ئاو دەبێت و هەروەها کاریگەری لەسەر ئاوی ژێر زەویشمان دروست دەکات. لە کاتێکە کە تەواوی ئەم پاشەڕۆ پزیشکیانە بە هیچ جۆرێک نابێت کە تێکەڵ بە پاشەڕۆی ئاسایی بکرێن و ناکرێت بە هیچ جۆرێک لەم ناوچەیە فڕێ بدرێن، بەڵکوم دەبێت ئەمە شوێنی تایبەتیان هەبێ و لە ڕێگەی کوورەی تایبەتەوە لە ناو ببرێت، ئەویش کە چەندین ڕێگەی هەیە و پێشتر بەرنامەمان دەربارەی تۆمار کردووە. بەتەنها لە نەخۆشخانە و مەڵبەند و نۆرینگە تەندروستیەکانی شاری سلێمانی مانگانە 50 بۆ 60 تۆن لە پاشەڕۆی پزیشکی کۆ دەکرێتەوە. لەم بڕە 15 تۆنی هی نەخۆشخانە تایبەتیەکانە لە بەرامبەر هەر کیلۆیەک لە کۆکردنەوەی ئەم پاشەڕۆ پزیشکیانە لەلایەن بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانیەوە بڕی 2000 دیناری عراقی وەردەگیرێت بە ناوی چارەسەرکردنی پاشەڕۆ پزیشکیەکانەوە. بەڵام وەکەوەی کە بینیمان بەشێک لەو پاشەڕۆیانە لەم شوێنە چارەسەر دەکرێت، ئەو بەشەی تری لەگەڵ زبڵی ئاسایی تێکەڵ دەکرێت و لە ناوچەی تانجەرۆ فڕێ دەدرێت کەمەش کارەساتی گەورەی ژینگەی و تەندروستی دروست دەکات. لە شاری سلێمانی یەک کارگەی گەورەی چارەسەرکردنی زبڵ و خاشاک هەیە. ئەم کارگەیە لەسەر ڕووبەری 204 دۆنم زەوی لە ناوچەی تانجەرۆ دامەزرێنراوە. ساڵانە توانای ئەوەی هەیە کە 480 تۆن لە زبڵ و خاشاک ڕیسایکلین بکە. لە سا هەشتای ئەو زبڵ و خاشاکەی کە ڕیسایکلین دەکرێت دەگۆڕێ بۆ وزەی ڕق یان وزەی دۆستی ژینگە. وەم زێژ لە ناو کارگەکاندا جارێکی تر دەتوانرێت سوودی لێ ببینرێتەوە وەکو کارەبا. بەتایبەت دەتوانێت لە 120 بۆ لە 130 وزەی کارگەکانی بازیان دابین بکات. بڕیار بوو لە 1/4 ساڵی 2020 ئەم کارگەیە
کارەکانی تەواو بکە و دەست بە ڕیسایکلینی زبڵ و خاشاک بکە. بەڵام وەک دەبینن ئەم کارگەیە لە ئێستادا کار ناکات و تا ئێساش زبڵ و خاشاکی شاری سلێمانی لە ناوچەی تانجەرۆ دەکرێت بەژێر خۆڵەوە. وەک بۆمبێکی نەتەقی وایە و لە هەر کاتێکیشدا بێت دەتەقێتەوە. کاک کاروان ئەو زبڵ و پاشماوەی شاری سلێمانی کە لە تانجەرۆ کۆکرێتەوە بەتایبەت لەم ناوچە دیاریکراوە چ کاریگەریەکی لەسەر ئێوە دروست کرد وەکو دانیشتوانی ئەم ناوچەیە؟ بێگومان کاریگەری لەسەر ئاو لەسەر هەوا لەسەر خاکی ئەم ناوچەیە هەیە و پێشتریش هەی بووە و بم شازش بڕەوە هەر ئەی بێ بەردەوام ئەوەی کاریگەری لەسەر ئاو بێ وەکو ئەی بینن پاشەڕێ ئەم کارگەیە کە دانراوە ئەم کارگەی ڕسایکلینە لە زیاتر لە زستانانە کە باران نەبارێ ئەو ئاوەی کە ئەو بارانێک کە ئەبارێ ئاوەکە دێنا ڕووباری تانجەرۆوە کە بێتە هۆی پیسبوونی دەراچی دەربەنیخان و کارەگەرێکی تاخواتریش ئەڕوات ئەوەی لەسەر خاک بێ ئەو خۆدانی بینن خاکی ئەو ناوچەیە زۆر پیسە وەکو شاخێکی زباڵی لاتەوە بەردەوام زیادی شەکە بۆ ئومێدین کە ئەم کارگەی بکەوێتە ئیش و ئەو کێشەیە چارەسەر بکە و هەروەها ئەمە ئەو باسی ئەوەش بکەین کە گروپی کۆمپانیەکانی فاروق جێگای دەستخۆشی ئەمە کارێکی گەورەی کردویانە بەڵێن ئەوەیاندا کە نزیکەی 200 سەوزایی بکەن لەگەڵ تەواوکردنی پرۆژەکە بەڵام ئێستا وەکو دیارە پرۆژەکە تقریبەن تەواو بووە بەس هیچ سەوزای نابین یعنی ئەو بەڵێن کە درا دیار نییە ئێستا ئەم منتیقی ئێمە مێش و مەگەز و کۆمەڵێ ئەو لە بابەتانی زۆرە ئەو مێش و مەگەزە ئەچێ بۆ ئەوێ لەو پیسانە کۆ بێتەوە دووبارە ئەم دێتەوە سەر بۆ ناو ئەم بۆ ناو ماڵەکانی ئەم ناوچەیە خەڵکی ئەم ناوچەیە بەڕاستی هەمووی بێزارە لەم دۆخە بەیانیان ئەگەر سێری ئەم ناوە بکەی وەکو چۆن هەور ئاواز ئەم منتیقە عنی سپێ بێ ئەنێ منە دووکەڵی هەیە بەیانیان بەتایبەتی ئەوە سپێەکەی و هیچ هەوڵیان درا بۆ چارەسەرکردی بەیانیان نێسووتێنن تر دووکەڵەکەی بەرزێ بێتەوە. باشە کاکەڕوان تۆ خۆشت وەکو چالاکوانێکی ژینگەی یانیەوە هەوڵتان نەداوە کە جۆرێک لە کۆدەنگی لە ناو خەڵکی ئەم ناوچەیەش دروست بکەن بۆی ئەم پامینی نیگەرانی و ناڕەزایەتیان بگەن بە حکومەت بتوانێت چارەسەرێکی ئەم دۆخە بکە. ئێمە وەکو چالاکوانی باری ژینگە بەڕاستی ئێمە هەوڵی خۆمان داوە وەکو هەوڵدان بەڵام گرنگترین هەوڵ کە تاسیل لە حکومەت کە ڕای خەڵکە قسەی خەڵکە. کاک شەریفیان وەکو دانیشتوی گوندی جەزاجاف کە یەکێکن لەو گوندانی کە نزیکترینن لە پاشەڕۆی شاری سلێمانی و لەگەڵ گوندی با بڵێن ناوچەی تانجەرۆ ئێوە ژیانتان چۆنە بەدەست ئەو زبڵ و خاشاکەی ئەم ناوچەیەوە؟ ئێمە وەکو خۆمان وەکو دانیشتوی گوندی ژاڵەی جەزاجاف یەکەمین خەسارەمەندترین کەس ئێمەین لە بۆنوبەرامی خۆڵەکە ژاڵەی خوار و بۆنوبەرامی بۆچێ هوانە بۆی ئەچێ تانجەرۆ بۆی ئەچێ ئاوارەکان بۆی ئەچێ چەقڵاوا لەو بەرەوە بۆی ئەچێ ناوگردان و تا 120 ژەڕوا تا فەرجاوا ژەڕوان بۆنە تانجەرۆ هوانش هەمووی تانجەرۆ هوانشی تایە. دانیشتوی ئەمە گوندانە بە چەندێک مەزەندەکرێت 20,000 نەفەر ماڵی تیابێ هەر هوانە نزیکی 6,000 ماڵی تایە واتە 20,000 کەس 20,000 کە دانیشتوی ئەم ناوچانە هەمویان هەناڵێنن بەدەست ئەم زەرۆمەندن لەو پاشەڕۆیە. باش یەک شتێ خۆی تا ئێستا بەسەرن کارگەی ڕیسایکلینەکەیانی دەستی بەکار نەکرۆ تەناوە لە تێستایە ئیش ئەکات ئێستا ئیشەکە ئیشە بە زەبەر خاتری پاراکە لەبەر خاتری هیچی تر نییە لەبەر خاتری بەرژەوەندی میلەت نییە. کاکشەری بۆ ئێمە ڕوون بێ ئێمە ئەم ڕۆژ بە شێوەی مەیدانیانی ڕۆشتینە و ناوچەی کە زبڵ و خاشاکی سلێمانی لێ کۆکرێتەوە لە تانجەرۆ هەموو زبڵ و خاشاکەکەیان هەر لە تانجەرۆ دەکرێت بەژێر خۆڵەوە بەڵام ئەو کارگە بە شێوەی تێز ئیشەکانی بە شێوەی بەردەوامی نەکەوتوتە ئیش بەردەوام نەکەوتوتە ئەگەر بەردەوام کەوێتە ئیش هیچ کەسێک گوزەران ناکات لەم یعنی ئێوە ئێستاش کێشتان لەگەڵ کارگەکەشا هەیە؟ ئێستا ئێمە لەگەڵ کارگەکە کێشەمانەیە لەبەرەوە چییە؟ کێشەکەەوەی ئیشەکە بین ئەو ئیشانەکەی کە ئاراسی ئەو با بۆ هەر ڕوویەک بڕوە ئەو ڕۆی کوێر دووکەڵی هەیە دووکەڵی هەیە بۆنی هەیە ئەنی بۆنێکی دەرئەکە هەر ڕووی ئەگەر باکە ڕووی بۆ ئێرە بێ ماڵی تیا مناڵی ساوایە سەر ئەڕوا بۆ ناوشان ماڵەکەی بەجێڵێ لەبەر ئێمە داواکارین لە لایەنی پەیوەندیدار ئاورێک لە میلەت داتەوە ڕیسانکردین بۆی لە تەواوی جیهانە کە خزمەت بە ناوچەکە بکە لە ڕووی جۆری نەخۆشی ئەوانەوە ینی خەڵکی ئەوەی ڕەبۆی هەبێ تەواو گیرۆ دەیە ناڕەحەتە ئەسێ دەیان ماڵ هەیە لە گەڕێک لەو بەرەوە
چۆڵیان کردووە ماڵەکانە بەجێ ئەوانە ڕۆ حەمید پێی ناڕەحەتە منەوە پیاوە لە پەنامای دراوسێمە شێرپەنجەیەتی خەڵکیشە بۆ کە بۆنە ناچار بێ بە کۆچکردنیان ناوچانە دایان ماڵە پێڵم کە 6 ساڵە بەیەک و دراوسێن و ئەهلی مزگەوتە و جەژنان بەیەکەوە جەژنەکەی نەسا ڕۆژە بۆ ناوشار بە ناچاری ماڵەکەی بەجێڵاوە چوو بۆ کرێکی لە کرێکیە ئەنی ئێمە داواکاریەکەمانەوەی لە میلە لە حکومەت بە ئام میلەتی ئەم چوار دەورە داواکاری بێن بەهانامانەوە کاک برایمگانیەوە ماوەی چەند ساڵە لەم شوێنە نیشتەجێن من تقریبی ساڵێکە ژیانمان خۆش نییە ژیانمان ناخۆشە مناڵمان هەمووی گەڕ بووە هەمووی ژیانی نییە ئیسراحەتی نییە لە تاو مێشولۆ بۆن و بەرام و بۆگەنی ئەم ناوە هیچ ئیسراحەتێکمان نییە هیدن ناچاریە و بڵێن چی ئەوەی ئەڵە کرێنچی نین داواکاریدان چییە ینی لە لایەنی پەیوەندیدار کە ینی چی شتێکتان تۆ تەماشا بکە کاک برایم ینی مەسەرەن کاتێک کە تۆ زبڵ و خاشاگەکەت هەیە زۆربەی خەڵک مەسەرەن داوا دەکەن دەڵێن با کارگەی ڕیسایکلین هەبێ بۆ زڵەمان بۆ ڕیسایکلین بکە بۆ بەڕاستی ڕیسایکلینش دەبێت دۆستی ژینگە بێ دۆستی ژینگەش وڵات دژمنێت ئێستا حالێن کێشەکەتان بە تایبەتر ینی من حەزەکەم ئەوە ڕوونتر بێت ینی کێشەتان لەگەڵ وەکو دانیشتوێم ناوچەی کێشەتان لەگەڵ با بڵێن ئەو پاشەڕوانە هەیە کە لەوێ کۆکرێتەوە یان کێشەتان لەگەڵ کارگەکە هەیە کارگەکە هێنی ناکە ئیشی پێیەکاو بەڵام بۆنەکەی نای نازم چیرەکە دەریەکە و بۆنەکەی زۆر خراپە لایانی پێنەدیدارەکە ناوڕێکمان لێبنەوە ئەم خەڵکە فەقیر و هەژارە لە تاو کرێتی ناتوانێت ئێرە ترشە ژیانمان نێ ئیسراحەتمان نێ مناڵمان نایرێ بێتە دەرەوە کاکە هەمزەگیان ژیانتان چۆنە بەدەست ئەو زڵ و خاشاگەی هێرەوە بۆ ژیانتان نەماوە قەسەم بەخوا 24 ساعتەکە دووگەڵ و بۆن و تۆز ئەمان کوشتێ باش تۆ خۆشت خوێندکاری؟ بەڵێ لەناو مەکتەبەکە خوێندکاری نە مامۆستا نە مامۆستا و نە عەممینە خوێندکارەکانی ژیانیان ناوەتە خۆڵەوە بۆ قوتابخانەکەشتان هەر لە نزیکی 100 مەتر لە زڵ و خاشاگەوە دوورە ڕۆژانە سەعات دە ئەو ڕۆژەوە هەڵێکە حەچی عەلاقە و بیساوی هێتە سەرمان باشە ئێوە هیچ هاوڕێکت هەیە یان دایک و باوکی هیچ هاوڕێکت هەیە کە تووشی نەخۆشی بوو بێ خزمانێ لەم دیە مناڵەکەی تووشی سەرەتان بوو دکتۆرە لەمەی نەخۆشی دڵشتی سەرەتانە ئەمەی ئەم خۆڵەوەی داواکاریتان چیە لە حکومەت؟ داواکاریمان لێ ئەم خۆڵمان بۆ دایم بۆ چارەسەر بکە دانەسرین ئێوە ژیانتان چۆنە بەدەست ئەو بۆن و بەرامێم ناوچێ نەماوە براگیان ژیانی نە ژیانمان ماوە تەپ و تۆزیە بۆمان بۆنەکەی زۆرە موبەریدە هەڵناکەین ئیشەڵا خۆشی خۆتی وتمان ئەمە ڕیساکیلیە بەس ڕیساکیلی نییە بە چوار دەورێکیان بۆ نەکردووە یەک بایە عەلاقە ئەمەڵەنە داشاری ئێخۆ حکومەت دەڵێ ئەوەی کەم بدۆدا چونمان کرد لەگەڵ شارەوانی ینی ئەو دەڵێ کە ئەو ڕیسایکلینیانە و کارگە لەو ناوچە ئیش ناکات لە ڕۆژێکۆ ئەم کارگە ئیشەکەات بەخوای گەورە شەو ڕۆژ ئیشەکات کارگە نازانم بە کورە چۆن ئیش داکەی خۆ ئمە دەکبەر ئێمە بوو تۆز خۆڵە چێ بۆمان ئەم جارەکە ئەگەر ئێوارە هاتینەوە لە میوانی ئاوا تۆزیە ئەواوە ئەگەر ئاوا وای ئیتر بێ دەرگا داخین و وڵا ئەو بارکۆنمانە خۆ ئەگە دەرامنی خۆڵ ئامنی ڕەشیزە جل هەڵەخین ڕەشەکات و بۆنی جلەکانیە بەخوای گەورە بەشان بۆی شۆی جگە لە ینی بابەتی بۆن و بەرامە لە ڕووی ژاوەژا و دەنگەوە ینی زۆر کە ئیشەکە ئەو هینانە ئیشەکان دوو هینیاتە دوو ئامە شۆفڵەکان تێکیاپی و جیکەکان نازام چێ لە ژوو ڕۆژ مێشکان کەوتە خوارو یعنی لە ڕووی ژاوەژاویشەوە کاریگەری لەسەر هێشتان دروستەکان زۆر هەیەڵێ مناڵەکەم ڕبۆیتی هەناسیتی ئەو ماڵە لێواڵی ڕۆی هەناسی مناڵەکانم تو نەبیێ ئیتر من ئێمە داوای لە حکومەتی هەرێمەکەی چارەسەرێکی ئام خۆڵمانە بۆ بکە بڕوا هەر ئێمەڵین بڕوا ها ئیتر ئەمە جارێ چاڵی ئابەت هەریێرە ئەم چاڵە خۆزگا و چاڵتەوە بینی ئەو چاڵە چیتیایە ڕەشاوێکی تایە ئەم چاڵە سەری خۆی سەرەکەی لابراوە هەمی چوار دەوری ئیزوگا بەو سەرەکەی وڵای یەک هەوانایە ئەو بۆنێ ئیتر خۆ ئەو ڕەشاوە شەری زڵەکەی لەو ناوچێ لێوە ئەوێ لێوە نیەگەر ئەم خۆڵەدا ناکەن خونیاتیا شەبەکەیە ڕێگە بۆ ئێرە نازامێکەن بەچی ئەوە ئیتر بێزاری کردن بابەتی بۆن و ئەوە نییە کە بۆنە مەسەلەن لە ڕێگەی با بڵێن دەنگ و ژاوەژاویش بۆنەکەش ئیزادی کردوین ژیانمان نەما هەیە موبەریدەی سپلیتی نییە موبەریدە بە پانکە ئیش بە قورعان پانکە ئیشی پێەکە هەی دەسەڵاتی نیە دە چی بکە ناتوانێت ئێرە تازە خواتی منەمان زانی ئەم ڕیساگیری ئەوەمان دیەکات کەنا لێرە دانەوە نیشتین بەڕاستی ئێمە ئەم خۆڵە لێرە خۆڵ و خاشاگە لە بنای ئەم دیە نەک ئێمە چەندەیەکی تریشی بە چوار دەورێ بەڵام زیاتر کە بەس کە بۆنی بێت بەسەر ئێمە چووکە ئێمە زۆر نزیکی لێەوە زۆر بۆنیەت
بۆنێکی زۆر زۆریەت و پێش ئەمە ئەم ڕیسایکلینە ژانێ هەر بۆ نێ هەو بەڵام لەوەتی ئەم ڕیسایکلینە دانراوە بەڕاستی هەم تەپوتۆزیە هەم بۆ نیشیە. باشەوە تەنها بەس ینی زیاتر بابەتی بۆنەکەیان زیاترە و ئاگرکەوتنەوە ژیانی هەیە ئەوەش ئێوەی ئیزعاج کرۆ دووکەڵی و ئاگرە ئاگرکەوتنەوەکە لەوەتی ئەم ڕیسایکلینە دانراوە ئاگرکەوتنەوە نیە ئاگرکەوتنەوە گەر ببوایە بوومە لە ساڵێکە جارێ لە 2 ساڵە جارێ لە 3 ساڵە جارێ لەبەرەوەی ئەو ئاگرتنە بۆم لە سوودفەیە خۆیان نیانەکرد بۆم لە سوودفەیەەکە ئاگرێکە کەوێتەوە یان چەند خۆڵێکی زۆر ئەبێت نازانێت چی لێبکەن خۆیان ئاگری تێبەرێن بەڵام لەوەتی ئەم ڕیسایکلینە ڕاستە ئاگر و دووکەڵ لەما بەڵام بۆنەکەی 100 ئەوەنەی دووکەڵەکە پیسە تەپوتۆس خۆ دووکەڵش هەر بەشێکە لە تەپوتۆس ئێسش تەپوتۆزی زۆر زۆرێ کە ئیشەکە بەڕاستی تەپوتۆزەکەی داواکاریتان چییە؟ وەڵی داواکاریمانەوەیە بۆن و تەپوتۆزی نەمێنێ باشەمەوەش بپرسمیانی خەڵکەیە لەم ناوچەیەکە تووشی نەخۆشیوانە بوو بێ هەر من براکانی خۆم دوو برای بچکۆلەم هەیە تقریبان 4 ساڵ و 5 ساڵە بەڕاستی نەخۆشکە و ماوەیە چۆڵی هەر کۆکە وشتی هەبوو بردوان بەلای دکتۆر وتی وەڵی ئەمە هیچ شتێکی نییەوە کوشت بەڵام ئێوە ژینکەکەتان پاگی کاکات ناگیان بە پێی ودا چون ئێمە کردومان ئەم کارگە ینی بتەنا بە شێوەیەکی ئەزمموی ئیشەکات یعنیواتە بەشتا بە تەواوەتی بە فەرمی دەستی بەکار نەکردەوە بەڵام خەڵکی ئەم ناوچێش کێشیان هەیە لەگەڵیان یعنی ئێمە چییە ئەم کێشەیە؟ وڵا قوربان سەرەتا بە خێراتنی تەلەڤیزۆنەکەتانەکەین سوپاستانەکەین ئەرکتان کێشاوە بەڕاستی بە ناوی خەڵکی دیەکەەوە بە خێراتدانەکەین وڵا ئەم کارگەیە طبعا ئێمە شۆکو لە جەنابی قایم خانی سلێمانیمان بیستووە ئەو قسەی ئەوە ئەڵێت تا ئێستا حکوومەتی هەرێمی جازی پێ نەیاوە ئیشکایتر هۆکەی چیەوە یان ئێمە نایزانین بۆ ئێوەی ڕوون نەکردەوە کارەکە چییە؟ نەوەڵا ڕوونی نەکردەوە بەڵام تا ئێستا ئیجازەی وەرنەگرتەوە فەرمی ئیشکا ئەمە وەکو تێست بە حساب ئیشەکە ئیشەکانی ئەمانیش لەبەرەوەی کە ئیجازی پێنێراوە زۆری بە شەو ئیشەکەن ئەو بۆ نوبەرامێش کە هەیەی بە زۆری لە سەعات 8:30 و بە دواوەی تر تاکو بەرەبەیان ئەمە هەیە بەڵام بەڕاستی بۆنێکی زۆر بێزارکەر زۆر ناڕەحەت خەڵکی ئێرەش یعنی طبعا ئەم دی ئێمە یەکەم مزەحیە بۆ ئەم ڕیسایکلینە پێشتریش ئێمە هەر ناڕەحەت بن بەدەستەوە بەڵام پێشتر زۆر لەمە باشتر بوو هەرچەند دووکەڵ بوو ژیانێکی زۆر ناڕەحەت و بەڵام لەمە باشتر بوو ئەم بۆنە خەڵک تەحملی ناکە اینجا خەڵکی ئەم دیێش زۆربەی زۆری فەقیرە مبەریدەی هەیە کاتێک مبەردەکەی ئیش پێکا بەم هاوینە گەرمە ئەم بۆنە زیاتر ئەباتە ناوە ژیان نەماوە یعنی ژیان لەم دیانێ بەڕاست یعنی وەکەتان وایە پێشەوەی کە کارگەی دووبارە بەکارهێنانەوەی زبڵ و خاشاک لە ناوچەی تانجەرۆدا بمەزرێ دۆخی ئەم ناوچەیە باشتر بوو؟ بێگومان ئەو گومانێتیانی حاڵی ئێمە زۆر لەمە باشتر بوو ئێستا لە هەرچی وڵاتانی جیانە بیستمانە ئەڵێن کارگەی ڕیسایکلین لە هەر شوێنێکە هەبێت دۆستی ژینگەی و خەڵک ئەو شوێنی زۆر بەلاوە خۆشترە بەڵام لێرە بەعکسی ئەوەیە یعنی خەڵک ئاوا ئیدارە ناکە بەڕاستی بە تەواوی بێزار بوون دەستی خۆش بێت سەری خۆش بە قوربان یاخوا بەخێر بێن سەر چاو ڕۆژانە بە سەدان تەن لە پاشەڕۆی ئاسایی و پاشماوەی پزیشکی و پاشماوەی ڕق کۆ دەکرێتەوە و لە ناوچەی تانجەرۆ فڕێ دەدرێت و دەکرێت بەژێر خۆڵەوە جگە لە ئەنجامدانی ئەم کردەیە هاوکات یەکێک لە کارگە گەورەکان بۆ ڕیسایکلینی ئەم پاشەڕوانە دانراوە ئەگەرچی تا ئێستا ئەم کارگەیە بە شێوەیەکی ئەزمموی کار دەکات بەڵام ئەمەش نیگەرانی و ناڕزایەتی لای خەڵکی ناوچەکە و وەسنووری ناوچەی تانجەرۆ دروست کردووە چونکە بووە بە هۆکار بۆ بڵاو بوونەوەی بۆنێکی ناخۆش لەم ناوچەیە کە داواکارن حکومەت چارەسەری بۆنی ناخۆشی ئەو کارگەیەش بکات تا بەرنامەیەکی دیکەی ژینگە پارێزی هەر شاد بن.